لە سەرەتای ساڵی 2016 تا ئێستا بەرپرسانی حکوومەت سێ پاساویان بۆ پاشەکەوتکردن و دواکەوتنی موچە هێناوەتەوە. یەکەم، سەرەتای 2016 کاتێک نرخی نەوت بۆ ژێر $30 بۆ هەر بەرمیلێک دابەزی، حکوومەت ڕایگەیاند ناتوانێت موچەی تەواو بۆ فەرمانبەران دابین بکات و بڕیاری پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەرانیدا. بەڵام بەرپرسانی حکوومەت لەو کاتەدا وتیان پاشەکەوتکردنی موچە بۆ ماوەیەکی کاتیە و بەڵێنی ئەوەشیاندا کە بەپێی گۆڕانکاری لە داهاتی نەوتدا گۆڕانکاری لە ڕێژەی پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەراندا دەکرێت. دووهەم، لە مانگی شوبات و ئازاردا هیچ گۆڕانکاریەک لە ڕێژەی پاشەکەوتکردنی موچەدا نەکرا. هۆکارەکەیان بۆ ئەوە دەگەڕاندەوە کە بەهۆی تەقاندنەوەی بۆری نەوتی هەرێم لە ناو خاکی تورکیادا ئاستی هەناردەکردنی نەوت کەمی کردووە. سێم، لە ئێستاشدا کە نرخی هەر بەرمیلێک نەوت بۆ سەروی $45 بەرز بۆتەوە دەڵێن ناتوانرێت گۆڕانکاری لە ڕێژەی پاشەکەوتی موچەدا بکەن. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێننەوە کە ئاستی هەناردەکردنی نەوت بەهۆی وەستانی نەوتی کەرکووکەوە بۆ کەمتر لە 500,000 بەرمیل لە ڕۆژێکدا کەمی کردووە. ئەگەر پاساوی یەکەم واتە دابەزینی نرخی نەوت بۆ ژێر $30 لە جێی خۆیدا بێت، ئەوە پاساوەکانی دووهەم و سێهەم نیشانەی پرسیاریان لەسەرە و جێگومانن. سەبارەت بە پاساوی دووهەم واتە تەقاندنەوەی بۆری نەوتی هەرێم لە ناو خاکی تورکیا دواتر دەرکەوت کە بۆریەکە نەتەقێنراوەتەوە. بەڵام بەرپرسانی حکوومەت هۆکارە ڕاستەقینەکەی وەستانی هەناردەکردنی نەوتیان ئاشکرا نەکرد کە بەپێی راپۆرتەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ ماوەی 25 ڕۆژ هەناردەکردنی نەوت وەستێنراوە. پاساوی سێهەمیش واتە دابەزینی ئاستی هەناردەکردنی نەوت بۆ کەمتر لە 500,000 بەرمیل لە ڕۆژێکدا پێچەوانەی سەرجەم پلانەکانی چەند ساڵی ڕابردووی وەزارەتی سامانە سروشتیەکانە سەبارەت بە زیادکردنی ئاستی هەناردەکردنی نەوت. ساڵی 2013 ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان ڕایگەیاند پلانی ئەوەیان هەیە تا کۆتایی ساڵی 2015 ئاستی هەناردەکردنی نەوت بگەیەنە 1 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا و بۆ ساڵی 2019 بیگەیەنە 2 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. مانگی ئازاری 2015 ئاشتی هەورامی ڕایگەیاند بۆی شەڕی داعشەوە پلانەکەیان 3 بۆ 6 مانگ دواکەوتووە. بەڵام تا کۆتایی ساڵی 2015 هەرێم دەتوانێت ڕۆژانە 750,000 بەرمیل نەوت هەناردە بکات. کۆتایی ساڵی 2015 ئاشتی هەورامی لە لێدوانێکی دیکەیدا ڕایگەیاند پلانیان هەیە لە ساڵی 2016دا ئاستی هەناردەکردنی نەوت بۆ 1 ملیۆن بەرمیل بەرز بکەنەوە. بەڵام لە ئێستادا دوای تێپەڕبوونی 4 مانگی ساڵی 2016 نەتەنها پلانەکانی حکوومەت بۆ زیادکردنی ئاستی بەرهەمهێنانی نەوت سەری نەگرتووە، بەڵکو بە پێی لێدوانی وتەبێژی حکوومەت ئاستی هەناردەکردنی نەوت بۆ ژێر 500,000 بەرمیلیش کەمی کردووە. نێچیرڤان بارزانی دوای دابەزینی نرخی نەوت لە لێدوانێکیدا ئاماژەی بە بێشانسی حکوومەتی هەرێم کرد بەوەی کاتێک هەرێم بڕیاریدا بەسەر بەخۆ نەوت هەناردە بکات بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو نرخی نەوت دابەزی. بەڵام نە نێچیرڤان بارزانی و نە هیچ بەرپرسێکی باڵای حکوومەت هەرگیز باسییان لەوە نەکردووە کە پلانەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان سەبارەت بە بەرزکردنەوەی ئاستی هەناردەکردنی نەوت شکستی هێناوە. بەو پێی ئەگەر بێت و پلانەکان سەرکەوتوو بووایە و هەرێم لە ئێستادا 1 ملیۆن بەرمیلی هەناردە کردبایە، ئەوە دەتوانرا بەبێ پاشەکەوتکردن موچەی فەرمانبەران دابین بکرێت. پێش دەچێت هەر بەهۆی شکستی پلانەکانی سامانە سروشتیەکانەوە بوو بێت کە چەند مانگێکە وەزیری سامانە سروشتیەکان بێدەنگترین وەزیری حکوومەت بووە و لەم ماوەیەدا هیچ لێدوانێکی نەداوە.